زۆر سپاسی بەشی کارژێڕیەکەیتەوە کاتیان بێ ئێمەدا لەوەی بتوانینەوە پێشبڕکێ ئەنجام بدەین لە نێوان دوو پۆلی نمونەیی کەوا پۆلی هەشتی ئەی و هەروەها پۆلی هەشتی بی بۆ خوێندنەوەی پێشبڕکێکە بۆ خوێندنەوەی کورتە چیرۆکە بۆ ئەو قوتابیە بەهرەمەندانە کە نوێنەرایەتی گروپەکانی خۆیانەکەن. هەدەفمان لەو پێشبڕکێیە بریتیە لەوەی کەوا لە داهاتوودا ببن بە نووسەرێکی باش لە بواری چیرۆک نووسینبی یا لە بواری ڕۆمان نووسینبی یاخود لە هەر بوارێکی دیکەی بواری ئەدەبی. کوڕێکی گەنجی تەمەن 15 ساڵ بوو. هەمیشە خەونی بۆەوە دەبینی کە ببێتە کەسێکی گەورە و سەرکەوتوو، بەڵام نەیدەزانی چۆن دەست پێ بکات. باوکی هەمیشە پێی دەگوت کتێب بخوێنەوە کوڕم، بەڵام ئارام گوێی نەدەدایە و پێی وا بخوێندنەوە تەنها کات بە فیرۆدانە. ڕۆژێک مامۆستاکەی داوای لێکرد کە کتێبێک بخوێنێتەوە و کورتەیەکی لەسەر بنووسێت. ئارام بە ناچاری کتێبەکەی کردەوە و سەرەتا هەستی کرد کە زۆر بێزارکەرە، بەڵام ئارام هەرکە چەند لاپەڕەیەکی خوێندەوە هەستی کرد وردە وردە سەرنجی ڕادەکێشێت. کتێبەکە باسی کوڕێکی هەژاری دەکرد کە لە کۆتاییدا بوو بە داهێنەرێکی گەورە. قوتابخانە ماڵی دووەممان لە قوتابخانەی گوڵەباخ کچێک هەبوو بە ناوی شەونم. ئەو بەجلی پاک و خاوێن و قژی شانەکراو داهاتە قوتابخانە، بەڵام هەمیشە سەرنجی دەدا کە هەندێک لە هاوپۆلەکانی گرنگی بە پاک و خاوێنی نادەن. ڕۆژێکیان مامۆستا سارە کە مامۆستای زمانی کوردی بوو هاتە پۆلەکە و بینی پۆلەکە پڕە لە کاغەز و خۆڵ بە دڵتەنگیەوە وتی: ئازیزەکانم، قوتابخانە ماڵی دووەممانە، ئایا حەز دەکەم ماڵەکەتان پیس بێت؟ شەونم بیرۆکەیەکی هاتە مێشک دوای دەوام داوای لە مامۆستا سارە کرد کە یارمەتی بدات پێکەوە پلانێکیاندان. ڕۆژی دواتر مامۆستا سارە وانەیەکی تایبەتی هەبوو باسی لەوە کرد چۆن پاک و خاوێنی بەشێکرد لە ئیمان و کەسایەتی. باسی لەوە کرد چۆن مامۆستاکە هەموو ڕۆژێ زوو دێن بۆ قوتابخانە تا فێری ئێمەی بکەن و چۆن ڕێزگرتن لە مامۆستا و پاک و خاوێنی پۆل نیشانەی ڕێزگرتنە. ڕووناکی لە ناغدا زریان کوڕێکی 15 ساڵان بوو. لە تەمەنی 10 ساڵیدا بەهۆی ڕووداوێکەوە و بینایی لەدەستدا. 5 ساڵ تێپەڕی و زریان هێشتا هەستی دەکرد لە دنیایەکی تاریکدا گیری خواردووە. ڕۆژێک مامۆستایەکی نوێ هاتە قوتابخانەکەیان. ئەم مامۆستایە کە ناوی کاوە بوو، خۆیشی نابینا بوو. کاوە دەستی کرد بە فێرکردنی زریان و هاوپۆلەکانی لەسەر چۆنیەتی بەکارهێنانی تەکنۆلۆژیای نوێ و بۆ خوێندنەوە و نووسین. سەرەتا زریان دڵی نەیدەویست بەشداری بکات، وای هەست دەکرد کە ژیان هیچ مانایەکی نەماوە، بەڵام کاوە بە ئارامیەوە هانی دەدا و پشگیری دەکرد. لە پۆلی هەشتەم قوتابخانەی کۆشش دوو کوڕ هەبوون، ئارام و هێمن. ئارام کوڕێکی زیرەک و خوێندەوار بوو، بەڵام کەمێک شەرمن و گۆشەگیر بوو. هێمن بە پێچەوانە کوڕێکی کۆمەڵایەتی و گوێر بوو، بەڵام لەوانەکاندا کەمێک لاواز بوو. ڕۆژێک لە کاتی وانەی بیرکاریدا مامۆستا داوای لە قوتابیەکان کرد دوو پێکەوە کار بکەن. هێمن کە هەمیشە سەرنجی دەدا چۆن ئارام بە تەنیا دادەنیشێت بڕیاریدا بچێت بۆ لای ئارام پێکەوە کار بکەین. هێمن بە خەندەیەکەوە پرسی. ئارام سەری بەرز کردەوە، چاوەکانی پڕ بوون لە سەرسومانی خۆشحاڵ بوو. چڕۆکتان بۆ دەخۆیمەوە کە بنایە کاتژمێری ژەند. ئازاد هەموو ڕۆژێک لەگەڵ دەنگی زەنگی مۆبایلەکەیەوە لە خۆ دەستا. چاوەکانی دەکردەوە یەکەم شت کە دەیبینی کاتژمێرە گەورەکەی سەر دیوارەکەی بوو. هەمیشە هەستی دەکرد کات زۆر بە خێرایی دەپەڕێت و ناتوانێت هەموو کارەکانی تەواو بکات. ئەو ڕۆژەوە کاتێک لە خۆ هەستا بڕیاریدا شتێکی جیاواز بکات، لەبیری ئەوەی ڕاستەخۆ دەست بکات بە کارەکانی. کاتێک سەری خۆم لە ئامێز گرت، هیچ شتێک نەمابوو لە هەموو سەرکەوتن و دەستکەوتانەی کە لە ژیانمدا بەدەستم هێنابوون. ئەو پێگە بەرزەی کە خەڵکی پێی دەناسیمەوە، ئەو پارە و سامانەی کە هەموو ئەو نازنا و خەڵاتانی کە وەرم گرتبوون، هەمویان بچووک و بێبەها دەرکەوتن لە چاو ئەو هەستی کە دایکم پێی دەبەخشیم. ئەحمەد کوڕە شیرینەکەم
دایکم بە دەنگێکی لەرزۆکەوە وتی کاتێک دەستە چرچ و لۆچەکانی بەسەر قژمدا هێنا من کە ئێستا دکتۆرێکی بەناوبانگم و خاوەنی گەورەترین نەخۆشخانەی شارم لە هەموو پەیڕێکی پەروەردەیدا هەوڵ ئەدرێ مرۆڤ وا پەروەردە بکرێت لە دوا ڕۆژدا ڕێز لە کۆمەلگای بگرێت ڕێز لە یاسا بگرێت ڕێز لە قانون بگرێت ڕێز لەو کەسانە بگرێت کە شایانی ڕێزن هەر یەک لەو چیرۆکانێکەوە باستان کرد باسی دەردێک لە دەردەکانی ژیانیە کرد باسی ڕووداوێک لە ڕووداوەکانی ژیانیە کرد باسی چارەسەرێک لە چارەسەرەکانی ژیانیە کرد هەر یەک لەو چیرۆکانە زۆر گرنگ بوون و هەروەها دەستخۆشی لێکەیەکەتانەکەم هەمووتان سەرکەوتون باشترینتان هەڵبژارە و کەسێکەوە چیرۆکەکە خوێنیتەوە قسە لەسەر چیرۆکەکە و شێوازی چیرۆکەکەش دەکات زۆر گرینگە لەسەر شێوازی ڕاوەستانت چۆنیەتی ئەداکردنت چۆنیەتی تێگەیشتنت لە چیرۆکەکە خوێندنەوەی چیرۆکەکە لەسەر ئەو شتانە بڕیاردرایە لۆیە بە کۆی دەنگ سەنا پشتیوان ئەوە پلە یەکەمی بەدەستینە وەمیان داهێن سار لەسەر پێنجی هینایە بابێت ئێرە پیرۆزباییەکی گەرمی لێ یەکەین سێمیشیان هەروین گۆران دەستخۆشی لە یەکەینکەوە پلەی سێمی بەدەستینە بەشداریکردنت لەو چالاکیە ئەوە پیشانی دەداکەوە ئێوە سەرکەوتون ئێوە داهێنەرن و ئێوە نمونەین لە داهاتوودا